تورکیا ئۆپراسیۆنە سەربازیەکانی بۆ سەر ڕۆژاوای کوردستان بە کاتی ڕاگرتووە و لە پێناو ڕاگرتنی تەواوەتی تورکیاشدا رووسیا و ئەمریکا پێشنیازی دوورخستنەوەی هێزەکانی سووریای دموکرات هەسەدەیان لا سنوورەکانی وڵاتەکەی و چەند پێشنیازێکی دیکە بۆ ئەنقەرە کردووە. چەند ڕۆژێکە گفتوگۆی بەردەوام لە نێوان وەزارەتی بەرگری تورکیا و رووسیا لەبارەی دۆخی سووریا و ئۆپراسیۆنەکانی تورکیا بەڕێوە دەچێت و چەندین پێشنیاری جیاواز لەلایەن رووسیا و ئەمریکاوە لە پێناو ڕاگرتنی ئۆپراسیۆنەکان و ئاڕازیکردنی وڵاتەوە کراوە. بەڵام تاوەکو ئێستا جگە لە ڕاگرتنی کاتی ئۆپراسیۆنەکان تورکیا هیچ ڕەزامەندیەکی دیکەی نیشان نەداوە. باپی زانیاریە دزەپێکراوەکان لە کۆبوونەوەکانەوە رووسیا پێشنیاری دوورخستنەوەی هێزەکانی یاسەدەی لە کۆبانێ و منبەج و تەلڕەفات بۆ تورکیا کردووە لە بەرامبەردا هێزەکانی ئاسایش کە لە کوردەکانی سووریا پێکدێن لە ڕووی ئیداریەوە بڵکێندرێن بە حکوومەتی ڕژێمی سووریا و لەو ناوچانە جێگیر بکرێن و تورکیا ئۆپراسیۆنەکان بە تەواوەتی ڕابگرێت. باپی ئەو زانیارانە شەسەدا بۆ پێشنیازەی رووسیا ڕازی بووە بەڵام تورکیا هێشتا پەسەندی نەکردووە و پێشبینیش دەکرێت لە ماوەی کەمی داهاتوودا هەموو شتێک لەو بارەیەوە ڕوون ببێتەوە. بابڕای چاودێرانی سیاسی پێشنیازەکانی رووسیا لە سۆنگەی زیاتر فراوانکردنی ناوچە جێپێکانی ڕژێمی سووریا و کۆنتڕۆڵکردنی ناوچە جیاوازەکان لەلایەن حکوومەتی دیمەشقەوە هەڵدەقڵێت. با جۆرێک رووسیا دەیەوێت لایەک ناوچەکان بخاتەوە ژێڕکێفی ڕژێمی سووریاوە و با ئەمان هەنگاویش تورکیا ڕازی بکات. بەم شێوەیەش ئۆپراسیۆنەکانی تورکیا ڕادەگرێت و هێزێکی ئەڵقەلە گوێی خۆشی لەو ناوچانە جێگیر دەکات. هاوکات ئەمریکا بۆ ڕاگرتنی ئۆپراسیۆنەکانی تورکیا پێشنیازی دووبارە ڕێخستنەوەی هێزەکانی یاسەدەی لە ڕووی کارژێڕی و دوورخستنەوەی ئەو گروپانەی لەو هێزە کردووە کە تورکیا پێیان ناڕازیە. هاوکات ئەمریکا پێشنیاریەوەشی بۆ تورکیا کردووە لە ئیدارەی ناوچەکانی کۆبانێ و منبەج و تەڕەفعات ڕۆڵی زیاتر بە پێکهاتەی عەرەب بدرێن. هێشتا جگە لە ڕاگرتنی ئۆپراسیۆنەکانی تورکیا بە هیچ یەکێک لەو پێشنیازانەی رووسیا و ئەمریکا ڕازی نەبووە و باڕوونی ئەوەی بەو دوو وڵاتە وتووە پێویستە هێزەکانی یاسەدا بە قوڵایی 30 کیلۆمەتر لە سنوورەکانی تورکیا دوور بکەونەوە و لە چەکە قورس و مامناوەندەکان داماڵڕێن و ئاوکاتیش لە دیوێ ڕۆژاوای ڕووی فوراتەوە کە ناوچەکانی تەڕەفات و منبەج دەکات نەمێنن. ئەمریکا و رووسیا بە تورکیان ڕاگەاندووە بە هیچ شێوێک بە ئەنجامدانی ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان ڕازی نین. با تایبەت رووسیا لە کۆبوونەوەکانی ئەستەمبولدا بەلانی تورکی گەاندووە. ئەنجامدانی ئۆپراسیۆنی سەربازی لە منبەج و تەڕەفعات مەترسیدارە و ئەگەری پێکدادانی سەربازی لە نێوان هێزەکانی رووسیا و حکوومەتی سووریا لەگەڵ هێزەکانی تورکیا دروست دەکات. بابڕۆی شارەزانی سیاسی پرسی سووریا لەلایەن ئەمریکا و رووسیا و بڕیاری لەسەر دەدرێت و ئەوەشی تا ئێستا دیارە تورکیا بە هیچ یەکێک بەو پێشنیازانی ئەمریکا و رووسیا با دوورخستنەوەی یاسادا لە سنوورەکانی تورکیا ڕازی نابێت چونکە پلانی تایبەتی خۆی بۆ فراوانخوازی دەوڵەتی نەتەوەی تورکیا هەیە. ئەمەش تەنها بەکشانەوە یاسادا لە ناوچە سنووریەکانەوە کۆتایی نایەت.